ئێرە ژێرپردەکەی سلێمانیە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دابەژنەکردنی موچەوە بێ بازارێکی زۆر ڕووی تێکردووە. ساڵان لە کاتی یاد و بۆنەکاندا زۆرترین خواست لەسەر پەلەوەری کوردی بوو، بە تایبەت کەڵەشێر و قەل. بەڵام ئێستا وەک فرۆشیاران دەڵێن بێ بازارێکی زۆر ڕووی تێکردوون و وەک خۆشیان ئاماژەی پێ دەکەن ڕۆژی وە هەبووە هیچ فرۆشێکیان نەبووە. چاو پارە لە ساڵ جەژنی پارە زۆری فەرقە، بەڵام نیوەی زیاد نیوانی و زیاتر فەرقی کردووە لەبەرەوەی مەعاش کەمە و خەڵک کەم دەرامەتەوە ئەم ڤایرۆسەش بڵاو بووەتەوە وەنی کاویش تاسیری کردووە لە بازار. ئێمە ئێستا بە حساب دوکانمان کردوێتەوە بەرە عەرفەیە، بەڵام بازار هیچ فەرقی نەکردووە، جوڵەی تیانە حەلەکەی تیانە لەبەرەوە مەعاشە دوو مانگ جارێ مەعاشەیە کابرا بیا بەچی مۆزەفێ مەعاشەکەی وەرەگرێ بیا بە کرێخان و نازانێت چی لێش بکات. ئەم فرۆشیاری پەلەوەر دەڵێت ئەگەرچی لە چاو ساڵانی ڕابردوو نرخی پەلەورەکان دابەزیوە، بەڵام هاوڵاتی خواستی کڕینی کەم بۆتەوە بۆ جەژن، ئەمەش هۆکارەکەی قەیرانی داراییە. لە چاو ساڵانی ترا زۆر کەم بۆتەوە، ئیم ساڵ بە بۆنەی مەعاش و موچە و ئەنجا ئەم کەرەنتی و ڕەمەزان هاو بەسەریا خەڵکەکە زۆر وەزعی بێپارەیە، وەزعی ناخۆشە وەک ساڵانی تر نییە. هاوکات لە جەژندا وەک نەریتێکی باو هاوڵاتیان گرنگی دەدەن بە خواردنی قەیسی و فاسۆلیا و برنجی کوردی کە ئێستا لە بازارەکاندا بەراورد بە جەژنی ڕابردوو فرۆشی کەمە و تا ڕادەیەک ساختکردنەوەی ئەو بەرهەمانە بۆتە کارێکی قۆرس. لە کاتی ئەو کەرەنتینەکەی و کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵک لە ترسی ئەوەی نەمانی خواردەمەنی ڕێژەیەکی زۆر خواردەمەنی کڕیوە و لە ماڵەکانیانە خەزنیان کردووە. بازار زۆر سستە لەبەرەوەی کە بڵین دویم شەو ئیعلان کراوە کە با بڵین 72 سەعات لە جەژنا خەڵک کەرەنتینە ئەکرێ، ئەمەش خەڵک مەسەلەن پێداویستەکان کەمترە کڕێت. هەر بۆ نمونە وەک نمونە مەسەلەن بۆ نمونە ئەو بیرەکاتەوە ئەگەر بێت و بڵین هاتوو چۆن نەبێت و با بڵین خەڵک نێ بۆی لەبەرەوە چکلێت ناکڕێت. بۆ نمونە ئەگەر بزانێ میوانی نێت و خەڵک نایە بۆ لای و ئەمانە ئەویش بە پێداویستی کەمترە کڕێ. ئەگەر زۆرترین قسەی باو بۆ جەژن و بۆنەکان ئەوە بوو بێت کە سفرە و خوانەکان بە کەڵەشێر و قەلوقاز و برنجی کوردی و قەیسی ڕازێنرابێتەوە، ئەوە پێدەچێت ئەم جەژنە سفرەکان خاڵی بن لەم خواردنە کوردەواریانە. شەفان ڕەوف گەلی کوردستان، سلێمانی.